کاکە لە جێژنەی نەخۆشکەتم ژانم گرت چوومە تەواری لە تەواری ئەو ڕۆژی جێژنە بوو دکتۆر و چشت نەبوو ئیشەکە نەدەکرا لەوێ چووینمە خەستەخانەی تایبەت لەوێن دەرگۆتیان زەرداوتە ئەوەلی گوتی بەردی نییە بەس ئینتیهابە دوایە چوومە خسووسیەتی گوتی ئەویش گوتی ئینتیهابە ژانم دەگرت 24 سەعات ژانبەری لێدەدا بە زەبری ئاو و دەرزی ئەوەی بەرینەتدا دوێنێ هاتمە خەستەخانەی مێهرەبان وەڵا فاش شتمان کرد گوتی بەردی هەیە عەمەلیاتمان کرد عەن زۆر باش لە جێژنەیە تا ئەلعان 6 کیلۆم دانایە نانم نەدەخوارد هەر پێم نەدەخورە نازانم ئی دەرزی بوو ئی ئەوەی بوو نانم ئەوەت پێ نەدەخوارد لە ترسانیش لە ترسێ ژانیش هەندێک نەدەوێرام بە برسیاتی باشتر لەوەی تێروی بەخوا 6 تا 7 کیلۆم بۆ 2 مانگەی دانایە دکتۆر تلێرشینە عەمەلیاتەکەی لۆ کردم دەستخۆشی لێ دەکەم زۆر مەمنونیمە خوا خێریان بنووسی ئەلعان ئێشم نمایە لە خوای بەزیاد مێنکۆوا دەچمەوە میهرەبانی دڵسۆزی و لێزانی